راح يبقى تحدي وعلينا أن نواجهه. أنا أحيي كل الأجهزة حکوومەتی عێراق ڕەشنووسی بودجەی 2010 بۆ پەرلەمانی عێراق بەڕێ کردو. لەم ڕەشنووسەدا ڕێژەی بودجەی هەرێمی کوردستان کە 17% بوو بۆ 12% کەم بکرێتەوە و لەم چوارچێوەیەدا وەک ڕادەگەیەنرێ کە هەماهەنگی سیاسی نێوان بەغدا و هەولێر چەندین ساڵە لە دابڕاندایە. پشکی هەرێمی کوردستان بەبێ هیچ هەماهەنگی و تەنسیقکردنێک لەگەڵ حکوومەتی هەرێم، پەرلەمانی هەرێم، کوتەلی سیاسی نوێنەرانی کورد لە بەغدا بەبێ هیچ هەماهەنگیەک کەم کراوەتەوە لە 17 بۆ 12.67. طبعا ئەمە شکاندنی تەوافقاتی سیاسیە و ئەو ڕێککەوتنانەیە کە لە ماوەی 14 ساڵی ڕابردووە کراوە، چونکە پشکی لە 17 کاتێک دانراوە تاکید لەوە کراوەتەوە ئەم پشکە گۆڕانکاری بەسەردی ئەگەر لە عێراق ئیحسا کرا، تا ئێستا ئیحسا نەکراوە. پێوەری زانستی بۆ کەمکردنەوەی بودجەی هەرێمی کوردستان دیار نییە و تاکو سەرژمێری لە هەرێمی کوردستان نەکرێ، حکوومەتی عێراق ناتوانێت بڕە بودجەی هەرێمی کوردستان کەم بکاتەوە. هیچ سەرژمێریەک نەکراوە لە 2005 ڕێکەوتن کراوە لەگەڵ هەرێمی کوردستان کە هەر کاتێک سەرژمێری کرا ئەم 17% کەم بگرێتەوە. ئێستا هیچ شتێ ڕووی نەداوە جگە لە ڕیفراندۆمە ئەو کێشەی نێوان هەرێم و بەغدا. هاوڵاتیان هەرێمی کوردستان وەکو سزایەک سەیری ئەم بابەت دەکەن و ئێمە وەکو کورد لە کوردستانیەکان بە هیچ شێوێک ڕازی نابین حسەی هەرێمی کوردستان بە هیچ پێوەرەشی زانستی کەم بکرێتەوە. ئەندامێکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕادەگەینێ کە هەنگاوی کەمکردنەوەی بودجەی هەرێمی کوردستان هەواڵێکی ناخۆشە و بە سزا لە قەڵەم دەدرێت. ئەوە هەواڵێکی ناخۆشە کە دابەزاننی موازنەی عێراقی لە 17 بە 12 و بە ئەمە مانای ئەوەیە کە دیارە حکوومەتی عێراقی جارێکی ترێ عقوبەی هەرێمی کوردستان بات و ئەمە قابلی قبول نییە. سیاسەتوانەکان دەڵێن لەو کاتێک کە چاوەڕوان دەکرێت هەرێمی کوردستان و بەغدا لە ڕێگای گفتوگۆ چارەسەری کێشەکان بکەن، لە هەمان کاتدا بەغدا بەنیازە سزایەکانی بەرامبەر بە هەرێمی کوردستان تونتر بکە. ئەمەش خاڵێکی ترە کە کورد متمانەی بە بەغدا نەمێنێ. لە بەغداوە نەزار عەبدوڵڵا، دەنجی ئەمریکا.